دانیشتوانی گوندی تەپەڕەش کە ئێستا بۆتە یەکێک لە گەڕەکەکانی قەزای سێ سادق گرفتی نەبوونی ئاوەڕۆیان هەیە. ئەم گرفتەش بۆتە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشی و مەترسی لەسەر ژیانی خۆیان و منداڵەکانیان. بۆیە داوا دەکەن حکوومەت چارەسەری ئەم گرفتە گەورەیان بۆ بکات. بۆن و بەرامی ئەم جۆگە تەواو بێتاقەتی کردین خۆمان مناڵمان هەمووی نەخۆشە زێرابی لەسرە بۆنێکی یەکجار زۆر زۆری هەیە مێشولەیەکی یەکجار زۆر زۆری هەیە تووشی ئەنواع نەخۆشی بووین. ئێمە گەڕێکێکی نیسا هاتیینە سەر شارەوانی سەیسایق ئایدی شارەوانین بەڵام خوددەرخستەوشیشی بۆ کرا ئیتر نازانم چۆن بوو ئیشەکەمان بۆ نەکرا تەخیر بووە ئیتر ئیسا داواکەین ئینشاءڵڵا بەش و ئەمەمان بۆ بکەن زۆر زەرورە ئەمە زێرابیشی لەسرە ئەوتە لە ناو ماڵەکانایە. لە ئێستا گرتی سەرگی ئەمەیە ئاوەڕۆیەکی بۆ ئەم پرۆژەیە بۆ ئەم شەقامە بکرێت. بەڕاستی ئیزعاجی کردوین تەلەبەیەکی زۆری لەسرە لە ڕووی تەندروستیوە کێشەی تەندروستی زۆرە بەڕاستیەوە مناڵمان چەندجار نەخۆش کەوتووە و مناڵ تەلەبەش کەوتە ناوی مناڵش کەوتە ناویوە تەنانەت سیارەش کەوتە ناویوە. بۆ چارەسەرکردنی ئەم گرفتەیە ئیدارەی قەزای سێ سادق بە نووسراوی ڕسمی داوای بودجەیەکی کردووە بەڵام تاوەکو ئێستا وەزارەتی شارەوانی بودجەی داواکراوی خەرج نەکردووە. ئێستا ئەم ئاوەڕووی کە ئێستا داوایان کردووە تقریبا تێچووەکەی نزیکەی 300 میلیۆن بۆ بەڵام پارێزگای سلێمانی نووسراویان بۆ کردینەوە کە بڕەکە کەمکەینەوەی بتوانین پرۆژەکە جێبەجێکەین بڕەکەمان کەم کردوەوە بۆ نزیکەی 100 میلیۆن بەڵام بەداخەوەی ئێستش نووسراوەکە ئاڕاستی وەزارەتی شارەوانی کراوە. ئێمە جەختمان کردەوە لەگەڵ لایەنی پەیوەندیدار و شارەوانی بۆی بتوانین لەسەر بودجەی خۆمان جێبەجێکەین بەڵام ئێمە هیچ بودجەیەکمان نەبوو بتوانین ئەو پرۆژە جێبەجێکەین. ناچار وەزارەتی شارەوانی ئێستا نووسراوەکەی چووەتە بەردەست لە ڕێگەی پارێزگاری سلێمانیەوە تەمەنایەوەکەن جێبەجێکە. گوندی تەپەڕەش زیاتر لە 200 ماڵ نیشتەجێبووی هەیە نزیکەی 1000 هاوڵاتی لەم گوندەدا کە ئێستا بە گەڕەکی تەپەڕەش ناو دەبرێت ژیان بەسەر دەبات. سەلاح جەبیل، کورسات نیوز، قەزای سێ سادق.